ئازیزانی فرساد نیوز سڵاوتان لەبێت لەگەڵتانم لە بەرنامەیەکی نوێی فایل و دیاردا تەوەریەم جارەی بەرنامەکەمان تایبەتە بە موچەی خانەنشینی لە پرۆژەی چاکسازی حکوومەتی هەرێم هێزەکانی ناوخۆ و ئاسایش و پێشمەرگە کاتێکە خانەنشین دەبن چۆن ڕێخستنیان بۆ کراوە لە هەرێمی کوردستاندا و ئەو یاسایی کە بەرکار بۆ لە هەرێمی کوردستاندا چۆن کاری لەسەر ئەوە کردو کاتێ ئەم هێزانە خانەنشین دەبن بە پێی مەرجی تەمەن و خزمەت و ئەو موچەی کە بۆیان دیاری دەکرێت چۆنە هەروەها فەرمانبەری مەدەنیش بە هەمان شێوە کاتێککە فەرمانبەرێکی مەدەنی خانەنشین دەبێت مەرجەکانی خانەنشینبوونی و تەمەنی و خزمەتی چییە و ئەو پارە یاخود ئەو موچەی کە ماگانە بۆی دیاری دەکرێت چەندە کۆمەڵێک میوان لەگەڵ من ئامادەن هەرێک لە بەڕێزان باڵان بۆ محەممەد علی جێگری لیژنەی ناوخۆ لە پەرلەمانی کوردستان عەبدولقادر ساڵح ڕاوێژکاری یاسایی هەروەها بەڕێز عوسمان سێدەری جێگری سەرۆکی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان بە سوپاسەوە جەنابیشان لەگەڵمانن لە هەولێرەوە ئەوەی بەڕێزیش دەتوانن هەر پرسیارێکتان هەبێت تایبەت بە تەوەری بەرنامەکە لە ڕێی پێیجی فەرمی کورساد نیوزەوە ڕاستەوخۆ لەگەڵمان بە کۆمنت بەشدار بن و پرسیارەکانتان ئاڕاستی میوانەکانم بکەن زۆر بەخێر بن کاک باڵان بۆ بە سەرەتا لە جەنابتەوە دەست پێ بکەم ئەو یاسایی کە لە هەرێمی کوردستان بەرکار بۆ یاسای ژمارە 2 ساڵی 2020 تایبەت بە خانەنشینی هێزەکانی ناوخۆ و ئاسایش و پێشمەرگە بەپێی ئەم یاسایە چۆن خانەنشینی ئەم هێزانە ڕێکخراوە بەناوی خوای بەخشندە و میهرەبان بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک سڵاو بۆ ئێوە سڵاو بۆ بینەران و بیسەران یاسای ژمارە 2 ساڵی 2020 لە پەرلەمانی کوردستان دەرچوێنراوە و ئەم یاسایە کۆمەڵێک بابەتی لە خۆ گرتووە لەوانە ڕێکخستنی موچەی پلە باڵاکان ئێمە ئەگەر سەرنجێک لە ڕێکخستنی موچەی پلە باڵاکان دەینەبینین کە لە سەرۆکی هەرێمەوە تا سەرۆکی ئەنجومەنی پارێزگاکان و ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکان ئەمانە هەمووی و ئەوانشی کە یعنی ئەگەر سیرکەین بۆ منە سەرۆکی هەرێم جێگری سەرۆکی هەرێم سەرۆکی حکومەت جێگرەکەی وەزیرەکان سەرۆکی پەرلەمان جێگرەکانی ئەندامەکانی بەڕێوەبەری گشتی وەزارەتەکان ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکان ئەتوانین بڵێن ئەمانە بە شێوەیەکی بەرچاو موچەیەکی باڵایان هەیە لەبەر ئەوە ناونراون ئەمە پلە باڵاکان ئەمانە هاتوون ڕێکخراونەتەوە بە شێوەیەک چۆن کە بۆ نمونە ئەگەر سیر بکەین ئەوانەی کە پلە باڵان کۆی دوا موچە کە لەگەڵ دەرماڵا وەریان گرتووە ئەمە حساب کراوە بە چۆن بە ڕێژەی لە سەدا 15 کۆی گشتی موچەکە لەگەڵ 1.5 موچەکە زەربی خزمەتی ساڵەکانی کە بێ 15 ساڵ خزمەتی هەبێ و 45 ساڵی شتەمەنی هەبێ و بە پێی شەهادەکان بۆ منە شەهادەی ئامادەیی لە سەدایەکە شەهادەی دیبلۆم لە سەدا دووە شەهادەی ماستەر لە سەدا چوارە شەهادەی بەکالۆرێس لە سەدا شەشە دکتۆرە لە سەدا هەشتا بەم شێوەیە ڕێکراوەتەوە بە مەرجێک نابێت کۆی ئەو موچەیە کە لە خانەنشینوەری ئەگرێ لە سەدا 50 زیاتر بێت لە سەدا 50 یعنی کۆی دوا موچە لەگەڵ دەرماڵەکە ئەمە ئەگەر یعنی بە شێوەیەکی وا باسی بکەین کەواتە لێرە ئەو کەسەی کە بڵێن پلە باڵایە لە سەرۆکی هەرێم تا ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکان لە کاتی خانەنشینبوونا تەنها بۆیان هەیە مستەفید بن لە نیوەی ئەو موچەیەی کە لە کاتی خزمەت ئاوەریان گرتووە لە نیوە زیاتر ئەمەیان بۆ حساب ناکرێت لەمانە بینە خوارەوە سیر ئەەکەین مەسلەی هێزەکانی ئاسایش و ناوخۆی ئەمانە کە بەپێی یاساکۆنەکەی خۆیان خانەنشین کراون کە ئەبینین ئێمە لە هەرێمی کوردستانە توانم لە 146 بڵین پارە بۆ موچەیە بۆ موچەی ئیسمیە ئەوی کەی دەرماڵی هێزەکانی ئاسایش و ناوخۆ یەکێکن لەوانەی کە دەرماڵەکەیان زۆر زیاترە لە موچەکەیان لەبەرەوەی کە دەرماڵەکەیان زیاتر بووە لە موچەکەیان کە کاتێک خانەنشین ئەکرێن لەسەر کۆی دوا موچە خانەنشین ئەکرێن دەرماڵەکەی لەگەڵ حساب ناکرێ ئەمە شوای کردووە یعنی ئەوان بە ڕێژەیەکی زۆر کام خانەنشین ئەکرێن ئەگەر سیرکەین ئاسایشێکیان پۆلیسێک بە ڕێژەی 220 هزار خانەنشین ئەکرێ لە کاتێکدا ئێمە ئەزانین لە هەرێمی کوردستانە نەک 220 هزار 500 هزاریش بەشی بژێوی ژیانی خانەوادەیەک ناکا لەبەرەوە ئێمە لە لیژنەی ناوخۆ لە پەرلەمانی کوردستان داوامان کرد کە وەزارەتی ناوخۆ بە هەماهەنگی لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان
هەوڵێک بدەین بۆ ئەوەی کە ئەم یاسا یعنی پرۆژه یاسایەک ئەوان پێشکەشی پەرلەمانی بکەن بۆ ئەوەی هەوڵ بدەین موچەی خانەنشینی هێزەکانی ئاسایش و ناوخۆ زیاد بکرێتەوە هەرچەندە ئێمە لە پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی ساوس ئێمە پرۆژه یاسایەکمان ئامادە کرد کە بۆ موچەی هێزەکانی ئاسایش و ناوخۆ کە بڵین ئەمە بکرێ بە یاسا بۆ ئەوەی ئەوان لەو قەیرانە دەرباز بن بەڵام دوای حکومەت وتیان کە مادەم ئێمە خۆمان پرۆژه یاسا بنێرین پرۆژه یاساکەی ئێوە پێویست ناکەوتمان کێشە نیە مادەم لەبەر بەرژەوەندی گشتیە ئاسایی بوو ئێمە پرۆژه یاساکەی خۆمانمان وەستان چاوەڕێی حکومەت بووین. ئێوە پێتان باش بوو ئاسایش و ناوخۆ جیا بکرێتەوە لە پێشمەرگە؟ طبعا ئێسەش جیایە ئێمە ئەگەر سیرکەین وەکۆڵین پێش ئاسایش و ناوخۆ لەبەر ئەوەی دەرماڵەیان لە موچە ئیسمەکەیان زیاترە ئەمانە لە کاتی خانەنشینە زەرەریانە بەس پێشمەرگە پێچوانەیە پێشمەرگە چونکە دەرماڵی نییە باشە هەرموچە ئیسمەکەی لە کاتی خانەنشینە هیچ کێشەیەکی نییە یعنی ئێمە ئەگەر سیرکەین هێزی ئاسایش و ناوخۆ لە کاتی موچەدا بڵین قازانجانە بە پێچەوانەوەی هێزی پێشمەرگە لە قاتی خانەنشینە قازانجانە ئێمە کاتە ئەوەی تا ئێستا لە هەرێمی کوردستان کاری پێدەکرێت بۆ خانەنشینی هێزەکانی ئاسایش و ناوخۆ لەسەر ئیسمەکەیە لەسەر موچە بنەڕەتێکە لەسەر ئەوە بووە طبعاً وەکۆڵێم بڵین دەرماڵەکان حساب نەکراوە چونکە ئێمە لە هەرێمی کوردستانە 24 جۆر دەرماڵەمان هەیە سێ جۆر دەرماڵەمان هەیە دەرماڵی جێگیرە شەهادەیە زەوجیە منداڵە و 21 دەرماڵی بڵین جوڵایشمان هەیە وەکو بڵین دەرماڵی مەترسیە دەرماڵی خواردنە دەرماڵی هاتوچۆیە دەرماڵی پایە یعنی لەم دەرماڵانە زۆر زۆرن وەکو ئەشڵێم دەرماڵە لە هەرێمی کوردستانە لە سەدا 54 بڵین داهات بۆ ئەو دەرماڵانە ڕۆبووی هەر لەم یاسای چاکسازیەدا یعنی قسە لەسەر ئەوەش کراوە کە ئەم دەرماڵانە ڕێک بخرێنەوە ئایا کێ شایستەیە بەوەی کە دەرماڵەکە وەربگرێت چی لێت یعنی ئەم دەرماڵانە هەمووی ڕێکەخرێنەوە ئەگەر کەسێک بۆ نمونە ئێمە ئەگەر بەراورد بکەین لە بینی دوو کارمەندی دایرەی کارەبا ئەمە هەردووکیان خەتەریاتیان لەسەرە بەڵام وەک یەکنا ئەو کارمەندەی کە سەری سیارەکەکەیان بە پەیژەیەکە چێتە سەر عەمودێکی کارەبا ئەوەیان خەتەریاتی زۆرترە لەسەر ئەوەیان کە لە سەر مێزێک دانیشتووە ئەمە ئەتوانین بڵین بۆ هەموو سێکتەرەکانی کە بە هەمان شێوە ئەبێ تۆ جیای کەیتەوە کێ زیاتر پێویستی بەو دەرماڵە هەیە وەکوتم ئەنواع دەرماڵەمان هەیە بۆ نمونە مامۆستایەک لە ناو شار دەوام ئەکاوە مامۆستایەک لە لادێ دەوام ئەکا ئەگەر ئەم مامۆستایی کە لە لادێ دەوام ئەکا شوێنی لە لادێکە نەبێ عنی تۆ ئەمەیان هەقا دەرماڵی هاتوچۆی بۆ سەرفکەی بەس نەک بڵێن مادەم ئەوەی دەرەوەی شار دەرماڵەکە وەرەگیری ئەمانە بە نمونە هێنمەوە نەک ئەمەکە هەبێ تۆ بڵێ ئەوەی دەرەوەی شار مادەم دەرماڵەکە وەرەگری ئەمەی ناوەوەی شاریش دەرماڵەکە وەرنەگرێ هەوڵ دراوە لێرە کە یعنی ئەمانە هەمووی وەزارەتە مختەسەکان خۆیان لیژان دروستکەن لە یاساکەدا ئاماژە بەوە دراوە ئەو دەسەڵاتە دراوە بە حکومەت یاریمی کوردستان کە حکومەت یاریمی کوردستان خۆی پەیڕەوێک دەربکە بۆ جێبەجێکردنی ئەم یاسایە لەبەرەوە وەزارەتە مختەسەکانیان ئەو وەزارەتانی بۆ نمونە ئێستا وەزارەتی دارایی پێویستە لە هەموو لیژنەکان لەگەڵ وەزارەتەکانی کە هەبێ بۆ نمونە وەزارەتی پێشمەرگە کە چاکسازیە کە پێویستە بڵین نوێنەری وەزارەتی دارایی لەگەڵا بێ بۆ نمونە وەزارەتی شەهیدان کە چاکسازی و بەرنامەکانیان دانێن پێویستە نوێنەری ئەوانیان لەگەڵ بێت چونکە ئەمانە هەموو بەستەی وەزارەتەکە خۆیەتی و هەم پەیوەندی بە بواری دارایی ئەوە هەیە پێویستە نوێنەری داراییان بەپێی ئەو یاسایی کە لە هەرێمی کوردستان بەرکار بووە خزمەت چەندێک دیاری کراوە ئەو یاسا بەرکار نەبووە ئەو یاسا لە پەرلەمانی کوردستان دەرچوێندراوە لەم یاسایەدا ئاماژە دراوەبەوە ئەو کەسەی کە ئەیەوێ خۆی خانەنشینکە پێویستە تەمەنی 15 ساڵ خزمەتی بێ و تەمەنی 45 ساڵ بێ ئەگەر 15 ساڵ خزمەتی نەبێ و تەمەنی 45 ساڵ نەبێ ئەوە ناتوانێت خۆی خانەنشین لە خودی یاساکەدا باسی تەمەن کرابوو ببوورە لە خودی یاساکەدا باسی تەمەن کراوە دواتر بە تعلیمات نانات باسی تەمەن کراوە لە خودی یاساکەدا باسی تەمەن کراوە هەتاوە کونەی ئاماژە بەوەش دراوە بۆ نمونە ئەوانەی کە ڕاست پێراون بە بڵین بۆ کاری گشتی ئەمانە ئەگەر ماوەی یاسایی خۆیانیان تەواو نەکرد بیانی بڵین بۆ نمونە 15 ساڵ خزمەتی نەبێ و 45 ساڵ تەمەنی نەبێ ناتوانێت خانەنشین بێ بە ڕێژەی ئەو لە 150 کە لە یاساکە دیاری کراوە هەر بۆیە وەکو چۆنەڵی کار ئاسانیەک بۆ ئەمانە ئەگەر هات و کەسەکە بۆ نمونە تەمەنی بڵین یاسایی تاوا نەکرد بوو یان ساڵی خزمەتی تاوا نەبوو بوو ئەتوانی خۆی خانەنشین کە بەس بۆی نییە خانەنشینەکەی لە ڕێژەی لە 125 زیاتر بیانی ئێستا ئێمە ئەگەر وەزیرێک بێنینەوە بە نمونە وەزیرەکە ئەگەر خزمەتی 15 ساڵی نەبێ
کاتێک کە خانەنشینە بێ بڵێن بۆ نمونە ئێستاگەر موچەکەی 8 میلیۆن بێ کە خانەنشین ئەبێ مادەم 15 ساڵ خزمەتی نییە ئەو کاتە لە 125 ئەو 8 میلیۆنە وەرئەگرێ ناتوانێت وەکو ئەوانەی کەیکا بڵین هەم تەمەنی یاسایی و هەم خزمەتی یاساییان تەواو کردووە مستەفید بێ لە 150کە. بەڵێ هەر بۆ هێزەکانی ئاسایش و ناوخۆش کارمەندانی ئەوانش بە هەمان شێوە نا ئەمە وەکوڵێم ئەم ڕێژە کە دیاری کراوە ئەم ڕێژەیە بۆ پلە باڵاکانە وەک ئاماژەم پێدایەسا ئەڵێ پلە باڵاکان کێ وەکوڵێم لە سەرۆکی هەرێمەوە هەتاوەکوونەی ئەندامی ئەنجومەنی پارێزگاکان و بێژگە لەمانش ئەمانە خەڵکی کەمان هەیە ئێمە بەم پلانە دامەزرێنراون و خەڵکی کەمان هەیە هەمان موچە وەرئەگرن ئێستا بۆ نمونە ئێمە گەر سیر بکەین لیواکان لە وەزارەتی پێشمەرگا و لە وەزارەتی ناوخۆ ئەمانە چونکە وا دەستنیشان کراوە کە ئەمانە موچەی پلە باڵا وەرەگرن ئەمانش بە هەمان شێوە هاتوۆتە سەر ئەوەی لە کاتی خانەنشینە کە هین بێ هەرچەنە لە یاساکان ناوی لیواکان نەهاتووە بەس لە یاساکە ئەو ناوە هاتووە ئەڵێ ئەوانەی کە ئەم پلانەیان هەیە و ئەوانەشی کە موچەی ئەمانە وەرەگرن کەواتە وا دەستنیشان کراوە بڵین ئەڵێ لیوا بڵین موچەی بەڕێوبەری گشتی وەرەگرێ کەواتە لەو حاڵەتە کە ئەو کەسێک کە لیوایە ئەبێ بڵین مستەفید دەبێت لە ڕێژەی لە 150 موچەکەی هەرچەنە وەزیرەکان بڵین خۆیان بۆ خۆیان وایان لە یەکداوەتەوە ئەڵێ بڵین ئاماژیان بەوە کردویان ئەتوانم بڵێم ئەوەیان لەوە دەرکردووە کە ئەوان ڕاستپێردراونین بە خزمەتی گشتی ڕاستپێردراوان بە خزمەتی گشتی و کەسانن کە بۆ نمونە پەرلەمانتار بۆ 4 ساڵ کار ئەکا ئەمە ڕاستپێردراوە بە خزمەتی گشتی وەزیرێک بە هەمان شێوە بێجگا یعنی ئەمانی کە ناویان هێنم ئەوانی کە توانم بڵین کە لە دەرەوەی بڵین ئەمانن کە ڕاستپێراون بە خزمەتی گشتی مستەفید دەبن بە لە 160 کۆی دوام و چەو دەرماڵە یعنی وەکو ئەمانە نین کە ڕاستپێراون بە خزمەتی گشتی ئەوانەی خزمەتی گشتین لە 150 بەس ئەوانەی لە دەرەوەی ئەوانن کە خزمەتی گشتین بۆ نمونە ئێستا لەوانەیە ئەگەر بەو شێوەیە لە یەکی بدەینەوە لیوا عەسکەریەکە چونکە لە دەرەوەی خزمەتی گشتیە یان ئەوەی پۆلیس چونکە بە خزمەتی خۆی پێگەیشتووە بە ڕاستپاردن نییە لێرە ئەو ناچێتە بواری هینەوە بواری ئەو لێبڕینەوەکە یعنی ئەو لە 150 مستەفید بێت کەواتە توانێت بە هەر وەکو یاسا کۆنەکە مستەفید بێ ئەوەی پێشتر دانراوە دیواکان هەر بەوە مستەفید دەست خۆشداترە گەڕێم وڵات کاک عەبدولقادر تایبەت بە فەرمانبەرانی مەدەنی یاساکە چۆنە؟ یاساکە بڵین ئەگەر سەرنج بین بە کۆی گشتی قسێک لەسەر یاساکە بکەم لە ڕووی قانونیەوە یاساکە زیاتر قەواعیدی عامەی داناوە واتە نەچۆتەنەوە قەواعیدە مۆزوعیەکانەوە بە هەندێک دەستکاریش بکە جگەل لە چەند حاڵەتێکی کەم نەبێ کە ئەویش بریتە سەر لە نوێ ڕێخستنەوەی موچەی پلە باڵاکان کە پێشتر 3 قانون تەنزیمی کردبوو کە یاسای ژمارە 13 ساڵی 99 بۆ پەرلەمانتاران یاسای ژمارە 12 ساڵی 99 بۆ وەزیرەکان یاسای ژمارە 36 ساڵی 2004 بۆ لە خاوەن وەزیفە باڵاکان لە بریکاری وەزیر بۆ مدیر عام و تا خوارەوە ئەمانە ئەندام پەرلەمانەکان لەو یاسا بە لە 65 کۆی موچە و دەرماڵی خۆیان تەقاعد دەبوون وەزیرەکان بە لە 175 و ئەم خاوەن وەزیفە باڵاکانیش بە لە 175 ئەمە جۆرێک لە چۆنەڵی جۆرێک لە ناسەقامگیری دروست کرد بووە بڕێکی زۆریش بوو بەڕاستی کەسێکە بڵێن گەر سەرنجی هەرسێ یاساکە بین کاتێک کە کەسێک ئەبوو بە وەزیر یان ئەندام پەرلەمان یان مەسەرەن خاوەن وەزیفە باڵاکان مەرج و شتێکی ئەوتۆیتیانە بوو کە ئەگەرم کەسە پێویستە ئەوەنە مودە لە وەزیفا بمێنێتەوە هەتا گەر ڕۆژێک وەزیر بوو بێ ڕۆژێک ئەندام پەرلەمان بوو بێ دەقەکە بە جۆرێ داڕێژا بوو کە شایستێ ئەوە ببێ لەم یاسا و بە تایبەتیش مادە حەوت هات تەنزیمیان بابەتی کردەوە جارێکی تر هات تەنزیمێکی بە وەرگرتن تەبان ئەم تەنزیمە کە وەریگرتووە لە یاسای ژمارە 14 یاسای ژمارە 9 ساڵی 2014 پەرلەمانی عێراق وەریگرتووە واتە پەرلەمانی کوردستان خۆی نەهاتوو ئەم دەقەمان بۆ دروست بکاتەوە بەڵکو لەوێەوە هێناوێتی لە مادە 37 و 38 یاساکەوە لەوێ وەریگرتووە بەڵام هەندێک دەستکاری ڕێژەکانی کردووە لە ئەخیرە هاتوو قوفڵێکیاوە لە موچەیەمانە کە پێویستە لە 150 زیاتر نەبێ موچەکانیان بە هەرچەند خزمەتیان نەبێ و هەرچەند موچەکەشیان بەرز بێتەوە بەڵێ جا ئەوەی کە لە یاسای چاکسازیە پەیوەندی بە یاسای خانەنشینی فەرمانبەرانەوە هەیە تەنها یەک تعدیل کراوە لەوەی کە لە یاسای خانەنشینی یەگرتووە فەرمانبەرێک گەربێ و تەڵەبی تەقاعودی بکە پێویستە 50 ساڵی تەمەنی تەواو کرد بێ 25 ساڵ خزمەتیە بوو بێ ئەم تعدیلەکە وەکو قاعدەیەکی عام هاتووە کردوێتی بە 15 بە 45 واتە 15 ساڵ خزمەتی بێ و 45 ساڵیش تەمەنی تەواو کرد بێ ئەجینا بە پێچەوانەوە گەر سەرنجی دیباجەی مادە حەوت بین
لە دیباجەی مادەحەوتدا بە دەقیقی پێمانەڵێ تەنزیمکردنەوەی سەر لە نوێی موچەی خانەنشینی ئەندامانی پەرلەمان و سەرۆی شێرێم تا خوارەوە تاکە لە باڵەکان پێویستە بەگوێی معایر و شەرتەکانی تەقاعدبوون بێ بۆ فەرمانبەرانی گشتی واتە گەڕاوەتەوە بۆ قاعدە گەڕاوەتەوە بۆ خاڵک پرسیاری ئەوە کرد دەرماڵە بەتایبەت دەرماڵەی ژن و بڕوانامە بۆچی لە کاتی خانەنشینیان دەرماڵانە بەبڕێت ئێمە کێشەکە لە یاساکایە بەداخەوە ئێڵێم ئێمە لە تاریخی تەشریعی عێراقیە یاسای ژمارە 12 ساڵی 1930 43 ساڵی 1940 33 ساڵی 1966 و هەروەها یاسای 27 2006 و یاسای نوێی 2014 خراپترین یاسا لە تاریخی تەشریعی عێراقیە ئەم یاسای 27 2006 کە ئێمە ئێستا کاری پێکەین لە هەرێمی کوردستانە کە بەداخەوە ئەم یاسا کاتێکە لە هەرێمی کوردستان جێبەجێشکراوە پەرلەمان نیفازی نەکردووە واتە پەرلەمان ئەو ساز خۆی ئەندامی پەرلەمانە نەیپرسیوەتەوە لەوەی حکوومەت هەرێمی کوردستان کاتێک کە تۆ ئەم یاسا نیفاز کردووە کە پێویستە بەپێی بڕیاری ژمارە 11 ساڵی 1992 پەرلەمانی کوردستان ئەبێ پەرلەمان ئەم یاسا نیفازکە ئەم یاسا پەرلەمان نیفازی نەکردووە حکوومەت خۆی نیفازی کردووە خراپترین یاسایە لە ڕووی موچە بۆ ئەو کەسانی کە تەقاعد دەبن واتە گەرێمە سەرنجی یاساکە عێراق بین کە حکوومەتی عێراقی زوو دەسی لەم یاسا هەڵگرت لە 2006 بۆ 2014 دەسی لێ هەڵگرت ئەم یاسا تا ئەو کەسە لە هەرێم کاری پێکرێ لەم یاسا تحدیدی موچەی فەرمانبەر بە موچە ئیسمی کراوە هەرچەند لە یاساکانی تر شار بە موچە ئیسمی کراوە بەڵام کێشەکە لەوایە تۆ فەرمانبەرێک کاتێک کە سەرنجەی موچە ئیسمیەکەی بۆ نمونە ئەگەر 600,000 بیان 800,000 بێ سەقفی عەلای ئەژمارکردنەکەشی بریتە لە 180 واتە گەر فەرمانبەرێک زۆر باش بێ موچەکەی ئەگەر لەوەی بڵم ئەو پەڕی بچێتە ملیۆن و 148 کەوەی تر ئەعلا نیسبەی فەرمانبەرێکە کە گەر زۆرترین خزمەتی بچوو بێتە پلەیەک ئاخر مرتبە لەو حاڵەتە لانی کەم نزیکەی 900,000 موچەی تەقاعدی بۆ بێت لە کاتێکا کە فەرمانبەرانی تر کەمترین موچەش لە یاسا بریتە لە 220,000 دینار کە بەڕاستی بۆ ئەم زروفەی ئێستا وەجی مقارنی نییە لەوەی عێراق لەوەی کەمتر موچە 500,000 دەستخۆش ئەگەڕێم وڵاتان ئەچمەلای بەڕێز عوسمان سێدەری جێگری سەرۆکی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان بە سوپاسەوە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەیە کاکە عوسمان سڵاوت لێبێ من ئەمەوێت پرسیارەوە لە جۆرابت بکەم پرۆژە یاسایەکە بوو تایبەت بە پێشمەرگە دێرینەکان یعنی باس لەوە دەکرێت ئەم پرۆژە یاسایە چی بەسەر هات بۆچی نەچوە بواری جێبەجێکردن و بواری کارەوە و ئەو هەوڵانی کە ئێوە لەو مەجالە و تایبەت بۆ پرۆژە یاسایە ئەوتانە چی بووە؟ بەڵێ سپاس بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان و سپاس بۆ تێکۆشەری دێرینەکانی کوردستان سپاس بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکەتان دیارە تێکۆشەری دێرینەکانی کوردستان چەند ساڵێک پێش ئێستا پرۆژەیەکیان ئامادە کردبوو کە خۆی لە ئەم پرۆژەیە لەلایەن کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانی کوردستان کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانی یەکێتی دەستگای گوڵان و ئەیلول ئامادە کراوە بە ڕەزامەندی هەردووکلایەن نێردراوە بۆ پەرلەمانی کوردستان لە خولی پێشووتردا دیارە ئەو پرۆژەیە دەلالەت لە ماف و ئیمتیازاتی پێشمەرگەی دێرین دەکات و ئەوانەکەوە بەداخەوە چەند یاسایەکەیە لە ڕابردوودا وەک یاساکانی 33 34 38 کە تایبەتە بە ماف و ئیمتیازاتی پێشمەرگە بەگشتی ینی دیاریکراو نییە چەند مادەیەک یاخود مادەیەک و چەند مەرگەیەکی تیا تایبەتە پێشمەرگەی دێرینەوی جێبەجێ نەکراوە بۆ ئەمە بەستە دیارە ئێمە پێمان وایە کە ئەو پرۆژەیە زەرورە کە هەوڵ بدرێت لەم وەرزی پاییزە یاساداناندا بخرێتە بەرنامەی کارەوە کە دوێنێ بەشێ لە پێشمەرگە دێرینەکان هاتبوونە پەرلەمانی کوردستان و بەشێکی زۆریشان دیارە پەیوەندیان بە ئێمەوە کردووە وەکو لیژنەی پێشمەرگە داوایان کردووە کە ئەو پرۆژەیە بخرێتە بەرنامەی کارە و بکرێت بە یاسا کە خۆی لە چەند مادەیەک و بڕگەیەکدا دەبینێتەوە بەمەش پێشمەرگەی دێرین کە بەداخەوە تەبعەن تا ئێستا یاسایەکی دیاریکراوی تایبەت بخوایان نێ کە دیارە ئەم ئازادیەی ئەمڕۆم حکوومەت و پەرلەمان بەرهەمی خوێنی شەهیدان و ئەو تێکۆشەرانەیە کەوا ئێستاکانە لە ژیان داماون و ڕۆژانش بەداخەوە بەهۆی نەخۆشیەکانیان بەهۆی بریندارەکانیان لە کەمبوونەوەدان ئێمە لێرەوە داوامان وایە کە ئەو پرۆژەیە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە بخرێتە
بواری جێبەجێکردنەوە بەڵام ئەو پرۆژەیە بۆ عدێکی سیاسی هەیە کە پێویستی بەوە هەیە هەم پارتی دموکراتی کوردستان ڕەزامەندی دەربڕێت و وەیەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنەکانی تریژ بە گرتنەوەی گۆڕان کە لە حکوومەتدان پاڵپشتی بکەن لەوەی کە ئەو یاسایە لە ناو پەرلەماندا خوێندنەوەی بۆ بکرێت و بکرێت بە یاسا. بەڵێ هیچ ئومێدێک هەیە کاکسمان هیچ ئومێدێک هەیە کە بتوانرێت ئەم یاسایە بچێتە بواری جێبەجێکردنەوە؟ ئومێدەکە ئەوەیە وەکو من باسم کرد دیارە لە چەند مانگی ڕابردوودا کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان و هەروەها پێشمەرگە دێرینەکانی گوڵان هاتنە پەرلەمانی کوردستان لەگەڵ سەرۆکی پەرلەمان و لیژنەی پێشمەرگەت کۆبوونەوەمان ئەنجام دا و هەروەها ئەو کاتە ئێمە پێشنیاری ئەویان کرد کە دەبێت ئەو پرۆژەیە بخرێتە بواری جێبەجێکردنەوە و بخرێتە بەرنامەی کارەوە لە وەرزی یاسادانانی پاییزەدا کە ئەو کاتێ ئەوان هاتن بەداخەوە دیار بوو چەند مانجێک پێش ئێستا بووانە بەڵام ئەم مەبەستە دیارە ئێمە پێمان وایە دەبێت پارتی دموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بردنەوەی گۆڕان پشتیوانێکی باش بکەن لەبەرەوە ئەم پێشمەرگە دێرینانە تەبعاً بەشی هەرێ زۆریان ئەم حیزبانن و بەڵێ لایەنەکانی تری وە کۆمەڵی ئیسلامیش وەکو حیزبی سۆشیالیست و هەروە زەحمەت چێژان و حیزبی شیوعیش کە ئەوانیش دیارە پێشمەرگەی دێرینیان هەیە و ئەو حیزبانی کەوا لە شاخدا و جوودیان نەبووە پێویستە پاڵپشتی بکەن لە ئەو پرۆژەیە بۆ ئەوەی فراکسیۆنەکانیان لە ناو پەرلەماندا هەوڵ بدەن ینی دەنگ بدەن بەوەی کە ئەم پرۆژەیە بڕگە و مادەکانی بکرێتە دەنگدان و خوێندنەوەی یەکەم و دۆمی بۆ بکرێت و هەروەها بکرێت بە یاسا. بەڵێ عوسمان ئەگەر پرسیاری ئەوە بکەم تایبەت بەو پێشمەرگانەی کەم ئەندام بوون یاخود پەککەوتن لەم ڕۆچی کراوە بە تایبەت بۆ موچەی ئەمانە. بەڵێ بەڵێ دیارە وەکو کەمەندامانی سەنگەر یاسای تایبەت بەخۆیانیان هەیە زیندانیانی سیاسی یاسای تایبەت بەخۆیان هەیە ئەگەر یاساکان کەم و کورتێکیشی تیا بێ بەڵام تا ڕادێک ئەوان پێی رازین و داوای ئەوەشیان کردووە هەموار بکرێتەوە بۆ ئەوەی ئەو کەم و کورتیانەی لە یاساکە هەیە جێبەجێ بکرێت و بەڵام ئەوەی کە یاسای تایبەت بەخۆی نییە پێشمەرگە دێرینەکانی کوردستانن کە لە ئێستادا گلێ و گازندەیەکی زۆریان هەیە و بەڕاستیش زۆر جار ڕخنەی زۆریان لە ئێمە شەی وەک پەرلەمانتارێک بە تایبەتی لە لیژنەی پێشمەرگە کە ئێمە هەوڵی زۆرمان خسۆتە گەڕ هەر بۆ نمونە من خۆم وەکو جێگری سەرۆکی لیژنەی پێشمەرگە هەر لە یەکەم کۆبوونەوەی دەست بەکاربوونمان ئەو پرۆژەیەمان هێناوە لە فراکسیۆن خوێندنەوەمان بۆ کردووە و هەموو برادرانی زان کردووە بەڵام بەداخەوە تا ئێستا پرۆژەکە نەخراوەتە بەرنامەی کارەوە بۆ ئومێدەم کە من لێرەوە داوا لەلایەنە سیاسیەکان و لە پەرلەمانتارە بەڕێزەکان دەکەم و لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیش ئەەکەم کە هەوڵ بدەین ئەم پرۆژەیە بخرێتە بەرنامەی کارەوە دەستان خۆش بێت کاک بەڵام بە کۆمنتێکی زۆر هاتووە هەمووی باس لەوە کات دوای ئەوەی کە تۆ خزمەتێکی زۆرت هەیە لە هێزەکانی ئاسایش و ناوخۆ هیچ معقولێتێکی تیانە کە تۆ بە 220,000 دینار خانەنشین بکرێت پرسیارەکە ئەوەیە ینی تۆ کاتێک ئێمە باس لە موچەی بنەڕەتیەکەین و تا ئێسش لەسەر ئەو ئەساسە خانەنشینی بۆ ئەم هێزانە دانراوە کار بۆ ئەوە نەکراوە کە موچەی بنەڕەتی ئەم هێزانە زیاد بکرێ ئەکرێت شتی وا بکرێ ئەکرێت شتی وا بکرێ ئەمانە ئاسانەوەکو تیشم لە بڵێ یاسای ژمارە 2 ساڵی 2020دا ئاماژە بەوە کراوە کە ینی دەرماڵەکان ڕێک بخرێتەوە باشە ینی ئەگەر سیرکەین من وەکو ئەمجارە شێڵێمەوە بڵین لە سەدا 46 پارە بۆ موچەی بنەڕەتیە لە سەدا 54 بۆ دەرماڵەیە ینی سیرەکەی ئێسا ئەو گرفتە کە دروست بووە لە هێزەکانی ئاسایش و ناوخوا بۆ چی دروست بووە دەرماڵەیەکی زۆر بنەڕەتیەکی کەمیان هەیە ئێمە لە لیژنەی ناوخۆ ئاسایش و ئەنجومەنە خۆجیەکان لە پەرلەمانی کوردستان تا ئێستا سەبارەت بەو پرۆژەی ئاسایی کە ئامادە کراوە و ئێستا لە ئەنجومەنی وەزیرانە 5-6 جار دانیشتوین و گفتوگۆمان لەسەرەوە کردووە کە ئەم پرۆژەی ئاساییە چۆن ئەم لاسەنگیە ڕێک بکرێتەوە و چۆن هەوڵ بدرێکە وەکو ئاماژەم پێدا ئەو موچەی 220,000 خانەنشینیە باوەڕکە گەر ماڵێک دوو مناڵی شیرە خۆریان هەبێ بەسی شیری مناڵەکەیان ناکات لەبەرەوە پێویستە لێرە ڕێک بکرێتەوە لە ڕێککردنەوە کەش سیر ئەەکەی لەوانەیە
هەندێک زەرەر دروست ئەبێ هەندێک کەس زەرەرمەند ئەبن یعنی تۆ ئەگەر سیرکەی لە موچەکە بڵین لە دەرماڵەکە کەم بکەیتەوە و موچەکەیان زیاد بکەیت لەوانەیە ئەویش لەوێ هەندێک کە زەرەرمەند دەبێ ئەوانش کە زەرەرمەند ئەبن پێیان ناخۆش ئەبێ بەڵام ئەگەر تۆ بتەوێ وەکو شتێکی گشتیان وەکو بەرژەوەندی گشتی من پێم وایە دەرماڵەکان کە ڕێک ئەکرێنەوە ئەگەر حکوومەت بە ویژدانەوە و یعنی بە شێوەیەک دەرماڵەکان ڕێک بکاتەوە کە چاوپۆشی لە هیچ کەسێک نەکرێەوە هەموو کەسێکی شمافی خۆی پێ بدرێەوە کۆی کە لە یاساکەدا هاتووە ڕێککردنەوەی ئەم دەرماڵانە ئیسفادێکی زۆر زۆر گەورەی نەک تەنها بۆ بڵێن هێزەکانی ئاسایش و ناوخۆ بێ بەڵکو بۆ سەرجەم سێکتەرەکانە بێ ئەو پرۆژه یاسایی کە ئەنجومەنی بڵێن لە وەزارەتی ناوخۆ هاتوو بۆ کۆمنتی لەسەر هاتوو پرسیاری واکەن ئەڵەن چی بەسەر هات لە ئەنجومەنی وەزیران ئەم پرۆژە یاسایە ئەم پرۆژه یاسایە وایە زۆر تاخیر بووە ئێمە ئاگامان لێ و مەعاناتی هەموو ئەو خەڵکانە زانین دوای ئەو بارەگرانی کە ئێستا لەسەر خەڵکی هەرێمی کوردستانەوە ئێمە زیاتر لە یعنی لە بینی 30,000 بۆ 35,000 خەڵکمان هەیە لەسەر هێزەکانی ئاسایش و ناوخۆ خانەنشینە یعنی سیرکە بۆ موچەکەمە خانەنشینە ئایا ئەو موچەیە بەشی بژێوی ژیانیەوانەکە نا بەڵام لێرە پێویستە ئەمە بە شێوەیەکی ورد دیراسە بکرێ پێویستە وەزارەتی دارایی ئەو مەبلەغەی کە لە پرۆژە یاساکەدا دیاری کراوە لێکی بداتەوە ئایا تۆ لە بڵین لە 220,000ەوە موچە بەرز ئەەکەیتەوە بڵین بۆ 400,000 یا بۆ 500,000 ئەمە نەبێ بەوەی کە موچەکە کرێبەوە لەبەرەوە من پرۆژەکەم نەدیۆ پرۆژەکە لە حکومەتە بەڵام ئەمە وەکو نمونە هێنمەوە ئایا ئەگەر بۆ نمونە لە 220,000ەوە موچە بەرز کرێتەوە بە 480,000 کەواتە هەر تاکێک 180,000 چێتە سەر موچەکەی حساب کە 30 بۆ 35,000 بێ لێکی بدرێتەوە تقریباً 7-8 ملیار ئەکا ئەمە بەس ئەوەی یعنی ئەمەی کە پێشتر خانەنشین بووە 7-8 ملیاریەوێ پێویستە وەزارەتی ناوخۆ کەواتە لەسەر قسەی جەنابێت ئەوانەی کە پێشتر خانەنشین بوون دوای ئەوەی کە ئەم یاسا دەچێتە بواری جێبەجێکردنەوە ئەسەری ڕەجعی ئەبێ بۆ ئەوانی پێشتریش بۆ ئەوانیشە بێ لێرە شتێکی کە دێتە ئاراوە تۆ ئەمانەی کە بڵین شمولی خانەنشین ئەکەن بە پێی یاسای ژمارە 2 ساڵی 2020 پێویستە بزانرێت چەند کەسە باشە ئایا بڵین بۆ ئەم ساڵ 1000 کەس شمول ئەکا 2000 شمول ئەکا 10,000 شمول ئەکا ئەمەش پێویستە تەخمین بکرێ بۆ موچە تازەیە کە لە پرۆژە یاساکە دیاری کراوە چەند پارەی پێویستە لەگەڵ ئەوەی پێشوو کە باسم کرد و لەگەڵ ئەمەش ئەکرێت دەستکاری مەرجی تەمەند بکرێت داوای ئەوە ئەکرێت کە ئەم تەمەنە کەم بکرێتەوە من بەداخەوە واڵێم چونکە یاساکە بەدەست من نییە من کاتی خۆشی لە پرۆتۆکۆڵی پەرلەمانیشەیە ئەوم باس کردووە یعنی لەوانەیە و خزمەتە یعنی حەق بێ زیاتریش بێ یان کەمتر بێ بەڵام بەڕاستی یعنی خەڵک هەیە بە تەمەنێکی مناڵی چۆن شوتە بەر خزمەتەوە ئێستا سیر ئەەکەی بۆ نمونە خزمەتێکی زۆری هەیە تەمەنێکی کەمی هەیە باشە لێرە شمولی ناکە خاننشین بێ ئەوە تەوازنیەوە شراگیرایە بە هەر حاڵ یاسا بۆ عامە یاسا بۆ تاک نییان بۆ سێکتەرێک نییە لەبەرەوەی یاساکە بۆ شێوە دەرچۆ کە عام ئیسفادەی لێ بکە بۆیە ئەوە نەکراوە من پێم وان یعنی کە ئەمە شەڵێم وەکۆڵێم ئەوە نەبێ بۆی کە یاساکە بەدەست من بێ من یاساکە دەربچێنم ئەمە پرۆژەی حکومەتە حکومەتەی نێرێتە پەرلەمانی کوردستانەوە و ئەوان دیاریان کردووە کە 15 بۆ 45 خزمەت 45 ساڵ تەمان و ئەگەر تۆ بیت و تەنها بۆ بڕین سێکتەرێیان بۆ وەزارەتێکی بگۆڕی ئەمە لێرە تەناقوز ئەبێ ینی چۆن وەکۆڵێم یاسا بۆ عامە یاسا بۆ تاکنیە لەبەر ئەوە وەکو ئەڵێم ئەمە هەروەکوتم ئەوانەی پێشوو کە خانەنشین کراون و ئەوانەشی کە ئێستا خاننشین نەکرێنە بێ هەردووکێک وەکرێتەوە یەک شتیکەیە لێرا دێتە ئاراوە حکومەتی هەرێمی کوردستان ئێستا ئەگەر سیرکەین لە میلاکی زۆر لە پۆلیسی شارەکان نەقسێکی زۆر زۆرمان هەیە من بەڕێز جەنابی وەزیری ناوخۆشم وتووە ئێمە لە هەڵەبجە پارێزگایە 7-8 پۆلیسمان هەیە لە هەڵەبجە یعنی دیوتە پارێزگای 7-8 پۆلیسیە بێ باشە لەگەڵ بەڕێز بەڕێوبەری پۆلیسی سلێمانی قسەم کردووە ئەوان زیاتر لە 600 کەسیان لە میلاک نەقسا باش لەگەڵ جەنابی وەزیری ناوخۆ قسەم کردووە کە میلاکێمانە فرکاتەوە ئەڵێن دامەزراندن نیە پرسیارەکە ئەوەیە کاکە باڵام بۆ ئەگەر بەرجی تەمەن کەم بکرێتەوە کەسانێک بتوانن خانەنشین ببن ئەمە دەلاوان دەرگای ئەوە بکاتەوە کە دەرفەتێکی باش بۆی کۆمەڵی کەسی تر بتوانین بمەزرێن لە حکومەتەوە ناکەم لێرەوە کە ئەماڵێم من قسەم لەگەڵ کردوون بۆیە ئەڵێم
تۆ کە کاتێک هاتو بۆ نمونە ئەگەر ئێستا بەو موچەی کە زیاد دەکرێ بڵین شمولی 5,000 کەسی کرد خانە نشین بێ ئایا حکومەت کەسیان لەجێ دامەزرێنێتەوە؟ من هەڵێم نا چونکە حکومەت هەڵێ کێشەی داراییم هەیە باشە حکومەت لێرە بە تەمای چییە؟ چۆن جێگەی ئەمانە پڕکاتەوە؟ بە تەمایە ئەوەی کە بڵین ئەو مادەیەی باس لە پاسەوانەکان ئەکا یەکەیەکی پاسەوانی لە وەزارەتی ناوخۆ دروست بکرێ ئەمەش هەرچەنە نەختی کێشەیە بۆ حکومەت من خۆش پێشم وتوون بۆ نمونە موچەی وەزارەتی ناوخۆ زیادە موچەی وەزارەتی پێشمەرگە کەمترا حکومەت ئەوێ بڵین ئەم پاسەوانانە هی بڵین کەسی حیزبەکان هی بارەگای حیزبەکان هی پەرلەمانتار هی وەزیر ئەمانە هەمووی ڕێک خاتەوە بەو پەیڕەوەی کە دانراوە بۆ نموناڵە پەرلەمانتار سێ پاسەوانی هەبێ وەزیر 6 پاسەوانی بۆ دانرابوو بەڵام بۆ خۆیانیان کرد بە 10 پاسەوان ئەیانێ ئەمانە ڕێکخەنەوە چی لەمانە زیاد ئەبێ وەکو میلاک بیهێنن بیگەڕێنەوە ئەمانە ئیسفادە لێ بکەن کەواتە لێرە پلانی حکومەت دەرەکەی حکومەت بە تەمای دامەزراندنی خەڵکی تازە نیە زۆر باشە وەکو ئاخر ئەوەیشی کە یعنی لەسەر ئەو مەسەلەی بڵێم ئایا ئەگەر حکومەت بیاوێ خەڵکی کە دامەزرێنێ لێرە چەند پارەی ئەوێ بۆی بیخاتە سەر ئەوەی ئەمساڵ خانە نشینە بێەوە ئەویش خانە نشینە بێ ئەمە ئەگەر دیراسەیەکی ورد نەکرێەوە دوای دیراسەیەکی ورد حکومەت خۆی نەڵێت من ئەم پارێم پێجێبەجێکرێ پرۆژەکە بنێرنە پەرلەمانشەوە پەرلەمان بیکات بە یاساوەکو ئەم ماوانەی پێشوو چۆن لێبڕین بە بێ یاسایی ئەکرا ئەمەش پەرلەمانی کا بە یاسا و حکومەت جێبەجێ ناکات لەبەرەوە ئێمە لەسەر ئەوەیە یعنی زیاتر دانمان بە خۆمان ناگرتووە یان وەکوەوەی کە ئاڵێن حکومەت با دیراسەیەکی وردی خۆی بکات بۆ ئەوەی یاساکە یعنی بە پوختی و بە تەواوی بێتە پەرلەمانی کوردستان و ئەوانە ئیسفادە کاک عەبدولقادر باسمان لە تەمەن کرد چونکە بەڕاستی کۆمنتێکی زۆری لەسەر هاتووە کاک باڵام بۆ باسی لەوە کرد کە یاسا بۆ ئاما و ناکرێت تۆ دەستکاری بەشێ بکەیت کەواتە پرسیارەکە ئەوەیە ئەگەر چی 45 ساڵ دانراوە بەڵام ناکرێت ئەمان بەپێ ئەو پرۆژە یاسایی کە هەیە تایبەت بە هێزەکانی ناوخۆ ئاسایش دەستکاری تەمەنەکە بکەن بەڵام بۆ فەرمانبەری مەدەنی وەک خۆی بمێنێتەوە ناکرێت خۆی ئەبە قاعدەیەکی عامە و پەیوەندی بە جوودی بەشەریەوە هەیە واتە تۆ کەسێک هێنی 5 ساڵ خزمەتەکە لە ئەتەمی گەنجی خۆیەتی ئەگە تۆ ئەمە دەستکاری بکەیت ئەم کەسە یەت وەزیفەیەکی تریشەکە موچێکی تەقاعودیشی هەیە شوێنەکەشی بە شاغیری ئەمێنێتەوە لەبەرەوە کاتێک کە مشەڕع هاتووە ئەمان دەستیان شل کردو هێنایەتە 45 بەڵام کێشەکە لێرە لە یەکشتا دروست ئەبێ کاک عەبدولقادران ئەگەر جیاوازی بکەین ئێمە لە نێوان سەربازی و مەدەنی دەبینین کەسانێکی زۆر ڕەنگە لەگەڵ کاک باڵام بۆ شاباسیەوەمان کرد لە تەمەنێکی مناڵیەوە یعنی وازی لە خوێندن هێناوە چۆتە کاری سەربازی کردووە ئەمە خزمەتێکی زۆری هەیە بە تەمەنێکی کەم بەڵام ئەگەر ئێمە باسی فەرمانبەری مەدەنی بکەین بەشێکی زۆری دوای ئەوەی کە خوێندنی تەواو کردووە یعنی تەمەنێکی گونجاوی هەبوو دواتر دامەزراوە کەواتە مادەم ئەم جیاوازیە هەیە بۆ ناکرێت لە تەمەنەکەش لە یاسای ڕاژە و خانەنشین هێزەکانی ناوخۆ سەقفی تەمە دیاری نەکراوە لە 15 ساڵی هەبێت توانێت تەڵەب بکات ئەم مادەی پەرلەمان سەقفەکەی بۆ ئەوان دروست کرد واتە ئەم سەقفەکە دروست کرا لە یاسای چاکسازیە سەقفەکەی بۆ هێزەکانی یاسایشی ناوخۆ دروست کرد کەواتە لە خودی یاساکەدا باس نەکراوە لە یاساکەدا نەبوو لە یاساکەدا نەبوو کەسەکە من ئاگام لێتی پێش یەکی حەوت شەخص تەقاعود بووە 33 ساڵ تەمەنی بووە بۆ 15 ساڵ خزمەتی بوو یاسای چاکسازی ئەم قەیدەی داناوە ئەم قەیدە 5 ساڵی بۆ فەرمانبەری یاسایی کەم کردەوە بەڵام سەقفی بەڕێنمایی دانراوە ئەم قەیدەیان بە دانا هەر بە یاساکە بەبەی مادەی حەوت فەقەرەی 3 ئەم قەیدە هاتووە واتە مشەڕع خۆی هاتووە مەیدانەوە لەبەرەوە بابەتەکە لێرە پەیوەندی بە یاسای چاکسازیەوە هەیە سەبارەت بە هێزەکانی ئاسایشی ناوخۆ لەبەرەوە قەیدە بەو جۆرە هاتووە بەس من لەبێت تەرکیز لەسەر دوو خاڵ بکەم کە پەیوەندی بە فەرمانبەرانەوە هەیە یەکەمیان ئەوەیە کە من سەیرم لێت کە پەرلەمانی کوردستان کە جیهەیەکی ڕقابیە بەسەر حکومەت هێرەمی کوردستانەوە کاتێک کە یاسای خانەنشینی چۆتە بواری جێبەجێکردنەوە لێرە جێبەجیان کردەوە یاسا سنووقێکی هەیە واتە ئێمە کاتێک کە باس لە موچەی تەقاعودیەکەین پەیوەندی بە بوجێ حکومەتەوە نییە بۆ لەبەرەوەی فەرمانبەرەکە پاری لێ ئەوەرە گیرێت واتە ئەگەر ئێمە بە هاوکێشەیەکی بەسیط حسابی بکەین ئەگەر هەر فەرمانبەرێک 25,000 دیناری لێوەربگیرێ کە هەیە 6ی لێوەرەگیرێ و ئێمە ئەگەر 670,000 فەرمانبەر تا 750 بێ ساڵانە بە تقریبی نزیکەی 200 ملیار دینار کاچێتەوە سنووق
جگە لەوێ ئەم سنووقە داهاتی کەشی هەیە ئەم سنووقە ئیسیسمارەکرێ بۆیە نابێ ئێمە موچەی تەقاعودی و موچەی هێزەکانی ئاسایشی ناوخۆ لەسەر شانی حکوومەت حسابکەین و لە حکوومەتۆرە ئیزافی بۆ کە ئەسڵەن خۆی کەسەکە تەوقیفاتی تەقاعودی داوە پێشتر لێی بڕاوە ئێستا بێ پەرلەمان پرسیار لە حکوومەت کە لە حکوومەت تۆ لە 2006ەوە کە ئەم پارە دووەرگرتووە لە فەرمانبەر و هەموو تەوقیفاتە دووەرگرتووە ساڵانە 200 میلیۆن و 300 میلیۆن کوا سنووقەکە من ئەوەم لا سەیرە لەم یاسای چاکسازیە باز لە کارای سنووقەکەیەکە کارەکردنەوەی سنووق ناکرێتەوە دقێکی تەشریعی بێنی تەئیدی دقێکی تەشریعی تر بکەیت ئەبێ پەرلەمان پرسیار کە بڵێم نابێ من بێم تازە دوای 15 ساڵ بێم پەیڕەوی بۆ دانێ بڵێم من ئەم سنووقەم دروست کردووە پەیڕەوەکەی ئاوایەکی یەک ئەم خاڵی دوو بەداخەوە ئێڵێم کە زوڵمێکی گەورەتر کە لە فەرمانبەرەکری ئەوەیە کاتێککە تەرفیع وەستاوە هەر فەرمانبەرێک لە پلە دوو بچێتە لە پلە سێ بچێتە پلە دوو یان لە پلە دوو بچێتە پلە یەک لەبەر ئەوەی تەرفیع وەستاوە و تەقاعود ببێ ئاسەواری ئەو تەرفیعی کە وەری نەگرتووە لە موچەی تەقاعودیەکەیە لە 7,000 بۆ 100,000 فەرقکات لەگەڵ ئەو فەرمانبەری کە تەرفیعەکەی وەرگرتووە لەهی کەواتە ئەمە جارێکی تر بەنار ڕاستە و خۆ فەرمانبەرێک کاتێککە لە ژیانی وەزیفی خۆیان لە 2015 تاوەکو ئێستا بە ڕوبع موچە و بەنی موچە هێناوێتی و موچەکەی دواکەوتۆ بەو شێوەیە لە پاش تەقاعودیش لەبری ئەوەی بین مراعاتی بکەین و یارمەتی بین کەچی لەو لاشۆ جارێکی تر موچەکەی لانیکەم 75,000 بۆ 80,000 بۆ 85,000 بە گوێرەی ئاسی تەرفیعەکە لەبێشە جارێکی تر موچەکەی کە مەکاتەوە کە بەداخەوە ئەمە زۆڵمێکی ترەکە لە فەرمانبەر دەستخۆش کاک عوسمان پرسیاری ئەوە هاتووەڵەن ئەگەر بۆ نمونە پێشمەرگەیەک کۆچی دوایی بکە بەڵام ئەو مەرجی تەمەن و خزمەتی کە بۆی دانراوە وەک خۆی تەواوی نەکرد بێ لەم کاتەدا چۆن موچەی خانەنشینیەکەی بۆ حساب دەکرێت لەو کاتە دیارە مەسلەی ئەوە کە بەو شێوەیە بێ دەخرێتە سەر خانەنشینی موچەکەی و ینی بە شێوەی خانەنشین موچەکە وەرئەگرێ وارسەکەی بەڵێ دیارە خانشینی کە یاسای چاکسازی کە یاسایشی گشتگیرە تەبعاً تایبەت نییە بەس بە هێزی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی ناوخۆ یاسای چاکسازی یاسایە کە پەیوەندی بە کۆی جمگەکانی حکومڕانی و وەزارەتەکان و هەموو دەستەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە بەڵام دیارە بەنسبەتی هێزی پێشمەرگەی کوردستانەوە وەزارەتی پێشمەرگە ئەو مادانی کە تایبەتە بە وەزارەتی پێشمەرگە چەند مادەیەکە بە ڕێنمایی لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە با بڵین ئاراستەی وەزارەتی پێشمەرگە کراوە و ئەوانیش چەند لیژنەیەکیان پێکێناوە بۆ ئەم مەبەستە دیارە لیژنەکانیش چەند لیژنەی فەرعیان دروست کردووە لە بواری ڕێخستنەوە و پێداچوونەوە بە دۆسەی پێشمەرگە بەگشتیدا کە لە ئێستادا فۆرمێک تەوزیع دەکرێت لە هێزەکانی هەفتاوەشتا بۆ ئەوەی ئەو پێشمەرگانەی کەوا دۆسیان نییە یاخۆت فەرمانیان نییە ئەو شتانیان نییە کە ڕێک بخرێتەوە و هەروەها ئەو پێشمەرگانی کە دەگوترێت بە نادیوارن یاخود ئەوانەی دووموچیان هەیە کە ئەمانە ئێستا هەموو لیژنیان بۆ دانراوە بۆ نمونە کە مەندامانی سەنگەر بە هەمان شێوا لیژنەی بۆ دانراوە بۆ ئەوی پیاچوونەوە جارێکی تر بە دۆسیەکانیاندا بکرێت بۆ ئەوەی کە ئەوانش و لیژنەیەکیش دانراوە بۆ ئەوانش کەوا سکاڵان تەقدیم کردووە کە خوان بە مستحقی کەم ئەندامی ئەزانن لەو ڕێژەی کەم ئەندامی کە لە سەر 9,000 کەسەوەیە تقریبا 4,000 و زیچی بۆ 5,000 کەسی دەرچۆتەوە لەو لیژنەیە کۆمەڵە خەڵک تەقدیمی لیژنیان کردو سکاڵان کردو ئەوەش لیژنەیەک دانرا بۆ پیاچوونەوە بۆ ئەو مەبەستە بۆیە دیارە وەزارەتی پێشمەرگە بە بەردەوامی خەریکی ڕێخستنەوەیە یا خەریکی ئەو مادانی چاکسازیە کەوا تایبەتن بە وەزارەتی پێشمەرگە ئێستا ینی هەوڵی زۆر دراوە بۆ یەخستنەوەی هێزەکانی هەفتاوەشتا یەخستنەوەی ژمێریاریەک بڵین ژمێریاریەک تایبەت بە ئەوان کە ئەمانە هەموو لیژنەی بۆ دانراوە بەڵام بەداخەوە تا ڕادەیەک ینی توانین بڵین زۆر سست ئەڕائیشەکانی شەکەش دەستان خۆش بێت دەستان خۆش بێت کاک عوسمان دەستان خۆش بێت کاک عوسمان بەداوای لە بردنەوە کاتی بەرنامەکەم زۆر کەمیمەوە هەرچەندە بابەتە زۆر زیاتر هەڵەگرێ بەڵام بەهۆی هەڵەیەکی تەکنیکیەوە کەمێک لە بەرنامەکە دوا کەوتین کاک باڵام بۆ کۆتا قسەی جەنابتان و خەڵک هەر چاوەڕێ ئەوە یعنی کۆمنتەکان بەردەوامیان باس لەوە دەکەن کە ئەم پرۆژەیەکەی دەچێتە بواری جێبەجێکردنەوە و کەی ئاوڕێک لەو خەڵکە ئەیەنەوە ئەوانە حەقی خۆیانە من زۆر جاڕڵێمە کۆشلم ئێمە لە لیژنەی ناوخۆ ئاسای شۆنجومەن خۆجیەکان کەم تەرخەمیمان نەکردووە بگرە توانم بڵێم یعنی هەفتانە هەم پەیوەندی لەگەڵ وەزارەتی ناوخۆم پەیوەندی لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە ئەگرین بۆ ئەوەی کە
چی زووترا و پرۆژەیە بنێرن لەبەرەوەی بەڕاستی ینی هەم وەکۆڵم بۆ نوێبوونەوەیکی هێزەکانی ئاسایش و ناوخۆوە هەم بۆ دەربازبوونی خەڵک لەو کەمی موچەیە بەڵام وەکۆڵین ئەوە لە لای ئەوان پێویستیان بە دیراسەیەکی ورد هەیە من لێرە شاڵم دیراسە بەڵێ بەدڵنیایی ئەوە یعنی وەکۆڵێم من ئومێدەکەڵێ من ناتوانم لە جێگەی حکومەت قسە بکەم بەڵام ئێمە ئەوەی کە لەگەڵیان قسەمان کردووە ئەوان لەسەر ئەوە کۆکن کە بینێرن بەڵامی تر ئایا نازانم وەکوتم چونکە ئەمە لە دووسێ جێگە و پێویستی بە گوژمەی پارە هەیە حکومەت پێی دابین یا دابین ناکرێت و یەک شتی کەش سەبارەت بەم یاسایە لەوانەیە هەندێک بۆ چوون و هەندێک شت لە یەک بدرێتەوە من حەزەکەم کێشەی هەبوو لەسەر یاساکەیان پرسیارێکی هەبوو لەسەر موچەکەی ئایا موچەکەی چۆنە و چۆن دیوانە ئەتوانن پەرلەمانتارەکان ئێمە هەموو تەلەفۆنمان هەیە وەلا پەرلەمان هەیە وەلا پەیچی هیچمان هەیە ئەتوانن پرسیار بکەن و زۆربەی یاساکان دەستخۆش کاک بەڵام بۆ هیچ کاتم نەماوە زۆر بە کورتی کاک عەبدولقادر ئەگەر کۆتا قسەت زۆر بە کورتی یەک تەڵەبم لە پەرلەمان و لە حکوومەت کە بەڕاستی یەکەم موچەی تەقاعودی بە پێوی یاسا زۆر کەمە بەڵێن بەڕاستی هەر کاتیەوە نەماوە موچە بدرێ بێت تۆ دەستکاریکی لە کاتێکە فەرمانبەر موچەکەی زامنە لە بەروی تەوقیفاتی لێبڕاوە بێ حکومەت وەڵامیەوە باتەوە مە یەک دوو بەڕاستی بێ معالەجەیە و مەسەلەی تەرفیع بکرێت لە بەروی فەرمانبەر ناکرێت لە ژیانی وەزیفیە 7 ساڵ باجی دابێت لە ئەخیری شاجاری تر باجێکی بەو شێوە دەستان خۆش بێ باڵام بۆ محەممەد علی جێگری لیژنەی ناوخۆ لە پەرلەمانی کوردستان سپاس بۆ ئامادەبوونتان عەبدولقادر ساڵح ڕاوشکاری یاسایی سپاس بۆ جەنابیشتان عوسمان سێدەری جێگری سەرۆکی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشتان ئەگەرچی ئەمە کۆمەڵێک پرسیاری زۆرمان مابوو بەڵام بە هیوای ئەوەی توانی بێتمان بەشێکی کەم لە پرسیارەکانی ئێوەمان وەڵام مابێتەوە تا بەرنامەی داهاتوو بە دیداری ئەوەی ئازیز دەگەمەوە شاد و بەختەوە